لە یەکێک لە یاریەکانی قۆناغی چارەجی کۆتایی خولی پلەیەکی عێراق بۆ تۆپی باسکە یانی ئەکاد عنکاوە لە هۆڵی خۆی لە شاری هەولێر پێشوازی لە یانەی نوعمانیە کرد. ئەکاد بەهۆی ئەوەی لە قۆناغی کۆمەڵەکان هەر سێ یاریەکەی خۆی بەسەرکەوتن بە کۆتاهێنا بوو با یەکەمی کۆمەڵەکەی گەیشتم قۆناغا بۆیە لە نێو خاچی خۆی یاری دەکرد. لە تەواو یاریەکە ئاستی هەردوو تیب لە یەکۆ نزیک بوو بە ئەنجامیش زۆربەی کات لە یەکۆ نزیک بوون. 5 خولەک پێش کۆتایی هاتنی یاریەکە نوعمانیە بە خاڵێک لە پێش ئەکاد بوو. یاریزانانی ئەکاد عنکاوە بۆ سەرکەوتن زەنگان و بە 4 خاڵ پێش کابرەکەیان کەوتنەوە و لە یاریەکە براوە بوون. یاری بە ئەنجامی 6 خاڵ بەرامبەر 56 خاڵ بە سوودی ئەکاد عنکاوە بە کۆتا هات. زۆر سپاسی کەناڵەکەتان دەکەین کە لە بیدایەتی بوتوڵە پشتگیریمان دەکەن. بەڕاستی گەمەکی زۆر سعب بوو توانیمان سەرکەوین و فەریقەکە نوێ بوو زۆربەی لاعیبەکان نەمان دەزانی کوگەمەی دەکەن بە پشتگیری خوا و بە پشتگیری جمهورە خۆشەکان توانیمان سەرکەوتوو بین بۆ چوارینەی زێڕین و ئینشاڵڵاش لێ لۆ دەوری ممتاز بەسەر دەکەوین. وەکو یاری بەعام لە شەوتی یەکەم و دوم یاری باش نەبووین و ڕازی نەبووین بۆیەوە کاتوانم بڵێم هیچ شتێکمان تەطبیق نەکرد دیفێنسێکی زۆر خراپمانە کە بەڵام باش بوو بە پێوەکە بەرنامانە بوو یاریزانەکانش یاریزانێکی باشن و یاری بە یاری باشترە بن توانمان نەچێو یاری بۆ خۆمان بێنین بەڵام لە قۆناغی داهاتوو لە 100% یاریەکەمان قورسرە بێت قۆناغێکی قورسرە بۆ ئێمە هەوڵمان داوە فەرقمان بە یەک دوو یاریزان کەمێک تەقویە بکەین تا بتوان ئینشاڵڵا لە قۆناغی دواتریش سەرکەوتوو بین. یانەی ئەکاد عنکاوە هاوشێوەی دیوانیە و ناسڕێ و تیجارە گەیشتە قۆناغی چوارگۆشەی زێڕین وا بڕیارە یاریەکانی لە شاری بەغدا ئەنجام بدرێت و یەکەم و دووەم دەگەنە خولی نایابی عێراق. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.